سڵاتان لەبێ خۆشەویستان بەردەوامین لەسەر پێدانی زانیاری بۆ ئەو کەسانەی کە خولیای ئەوەن زانیاری تەندروستیان هەبێت و هەروەها ئەو حاڵەتانەی کە ئێمە ئەتوانین هەم بتوانین خۆپارێزی بکەین هەم لە کاتێکیشدا کە تووشی کێشەکە ئەبین چۆن بزانین چارەسەری بکەین و کام ڕێگەیە بگرینە بەر بەعزێک حاڵەت هەیە توانین لە ماڵەوە خۆمان چارەسەریکەین بەعزێکی تریش هەیە پێویستی بۆ ئەوێ کە سەردانی پزیشک و دامەزراوە تەندروستیەکان بکەین. ئەمڕۆ گرنگی زیاتر بە تەندروستی منداڵەکان دەدەین بە تایبەتی حاڵەتێک هەیە کە لەوانەیە لە هەموو وەرزەکانە ڕوو بدات لە منداڵەکان بەڵام لە هاویندا ئەگەری ئەوەی هەیە ئەم حاڵەتە زیاتر بێ ئەویش ئەگەر دایکان و باوکان گوێیان لێمان بێ پێمان دەڵێن قەبزی لە منداڵەکانمان هۆکارێکی ناڕەحەتی ژیانی منداڵەکانمانە کە هەندێک جار ئێمەوامان لێ دێت دەستەوسان بین و نەزانین چی بکەین. ئەمڕۆ ئێمە لەگەڵ دکتۆر کارزان کازم کە ئەو پزیشکی سپۆڕی نەشتەرگەری منداڵانە لە هەمان کاتدا سەرۆکی بەشی نەشتەرگەری منداڵانە لە نەخۆشخانەی ڕاپەڕین لە شاری هەولێر دکتۆر دووبارەوە خێربێ بۆ ناو سۆدیەکەمان پێکەوە باز لەوە دەکەین زانین ئەم قەبزیە چۆن ڕوودەدا و ئایا هەموو منداڵێک ئەگەری ئەوەی هەیە تووشی ئەم حاڵەتە بێت و چۆن دایک و باوکان بزانن ئەم حاڵەتە جێگای مەترسیە و وەکو چۆنەڵێ گوڵۆپە سوورەکە داگیرساوە و پێویستە بڕاتە لای پزیشک یان چەند چاوەڕێ بکەین هەتا منداڵەکەمان چاگە بێتەوە. پاشان لەوانەیە هەندێک حاڵەت هەندێک منداڵ پێویستیان بە نەشتەرگەری هەبێ ئەم نەشتەرگەریانە جیاوازیان چییە لەگەڵ تەمەنەکانی دیکە چۆن ئەو خێزانە خۆیان بۆ نەشتەرگەری منداڵەکەیان ئامادە بکەن و ئایا هیچ مەترسیەک هەیە و هیچ جیاوازیەکیش هەیە لە نێوان نەشتەرگەری لە منداڵان و نەشتەرگەری لە کەسانی پێگەیشتوو. بۆیە دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین دکتۆر گیان پێمان بڵێ کاتێک کە منداڵ هەست بەوە بکە پیساییکردنی دەرهاویشتنی وەکو پێویست نیە ئەن دایک و باوکەکە دیقەت دەدەن کە ئەو منداڵات بە شێوەیەک لە شێوەکان قەبزی هەیە چۆن بزانن ئەمە قەبزیە یان حاڵەتێکی ئاساییە و هیچ پەیوەندیەکی هەیە بە وەرزی هاوینەوە. بەڵ خۆی قەبزی یان یەکێکە لە هەرە کێشە باوەکان لە منداڵ سەرەتا دەبێت ئەوە بزانن ینی وەکو پێناسە پێناسەیەکی کۆن هەبوو کە دەیوت ئەگەر لە هەفتەی سێ جار منداڵەکە پیسایی نەکات ئەوە بە قەبزی هەژمار دەکرێت بەڵام ئێستا کە پێناسەی تازە لە ڕووی زانستیەوە ئەوەیە هەر کاتێک منداڵ نەیتوانی بە شێوەیەکی ئاسوودە یان بە شێوەیەکی دوور بێ لە ناڕەحەتی نەیتوانی پیسایی بکات پیسایەکی ڕق بێت بە ئازار بێت یان خوێنی لەگەڵدا بێت یان ژێرەوەی جلەکانی پیس بێت بێ ئاگدار بێت ئەو حاڵەتانە بە حاڵەتی قەبزی هەژمار دەکرێت حتا ئەگەر با بڵێن لە هەفتەیە یەک جاریش بێت یان دوو جارێک بیان چەندین جار پیسایەکەش بکە هەر کاتێک بە ئازار و بە ناڕەحەتی پیسایی کرد ئەو کاتە ئەو حاڵەتە بە قەبزی دادەندرێت. جیاوازیەک هەیە لە نێوان بڵێن نەکردنی پیسایی و ناڕەحەتیکردن لە پیسایی هەردووکیان ئەچێتە ینی خانەی قەبزیەوە نەخێت هەندێک جار هەندێک منداڵ هەیە هەر خۆی با بڵێن هەر تەبیعەتی ڕیخۆڵیان وایە زۆر جار پەیوەندی بە هۆکاری بۆ ماوەیی هەیە ئەتوان لە هەفتەی یەک جاریان دوو جار پیساییان دەردەچێت بەڵام منداڵ هەیە ڕۆژانە پیسایی دەردەچێت و ئەوەش بە پێی تەمەن و بە پێی زۆری خۆراک و بە پێی با بڵێن لایف ستایلی منداڵەکە دەگۆڕێتن بەڵام هەر کاتێک ئەگەر ژمارەکەی هەرچەند بوو ناڕەحەت بوو بە ئازار بوو ئەو کاتە بە قەبزی دادەدرێت. زۆر باشە وەکو جەنابەت لە بیدایەت ئاماژەت پێکرد کە دیاردەیەکی باوە قەبزی ینی هۆکارەکان هیچ چییە ئەم باوێی بۆ ئەو دەگەڕێتەوە کە ینی کێشەیەک هەیە لە ڕیخۆڵەکان یان ئەگەری ڕوودانی لە هەموو منداڵێکار هەیە خۆی ئەگەری ڕوودانی لە هەموو منداڵێکەیە بەڵام 90 بۆ 95 لە سەدای هەموو ئەو بابەتانن ینی ئەو قەبزیانن کەوا منداڵەکە لە ئەسڵدا هیچ کێشەیەکی نییە لە ڕیخۆڵەی لە کۆمی یان با بڵێن لە بڕبڕی پشتی یان هەتا لە سنتەری مێشک و ئەو سنتەرانەی کەوا وا دەکەن منداڵ پیسایی بە شێوەیەکی ئاسایی بکاتن 90 لە بۆ 95 سەدای ئەو هۆکارانە قەبزی وەزیفی پێدەگوترێواتە نا ئەندامێت دوور لە هیچ ئەندامێکی لەشی ئەو کارە ڕوودات بەڵام کۆمەڵێک فاکتەر هەیە وا دەکات ئەو منداڵە وەکو پێشوو یان وەکو ئەوی باری ئاسایی نەتوانێت پیسایی بکات بۆ نمونە ئەو منداڵانە ئەگە لە سەرەتاوە دەست پێ بکەین ئەو منداڵانەی کەوا شیری قوتوو دەخۆن هەمیشە کێشەی پیساییکردنیان هەیە چکە بە شێوەیەکی تەواو وەکو شیری دایک هەرز ناکرێتن و زۆر جارش ئەو شیرانە مەسەن هەستەوەری دروست دەکاتن زۆر هەندێک پێکاتەی هەیە لەو منداڵە گونجاونێ بۆ ئەو منداڵە بۆیە هەمیشە دەبین ئەو منداڵانەی کە لەسەر شیری قوتون لەسەر شیری دایک نین زیاتر کێشەی قەبزیان هەیە پاشان لە تەمەنەکانی گەورەتر
یەک لە هەر هۆکارە گرنگەکان هۆکاری خواردنە اینجا ئایا هۆکار ئەوەیە منداڵەکە خواردنی کەمە یان ئەوانەی پێیان دەڵێن پیکی ئیتەرز یعنی تەنها جارجار شت دەخۆن و وەکو ناو خۆمان بەڵێن کەم خۆری دایم خۆری پێدەگوترێ واتە لە ژەمەکان بە تەواوی خواردنی تەواو وەرناگرن یانیش زۆر جارەیە خواردنی خراپ وەردەگرن ئەو خواردانەی کە لە دەرەوە معلبن یان موادی حافزەیان تێدایە وەکو بابەتی با بڵێن چپس و هەتا بیبسی و ئەو خۆراکی ئیندۆمیە ئەو خۆراکانی زیاتر قاوە و شیرینی و کافاین تێدایە ئەوانەی ئەو خواردنەدا خۆن زیاتر هۆکاری حاڵەتانی ئێوە دەیبینن زیاتریان پەیوەندی بۆمانەوە زیاتر پەیوەندی بە خواردنەوە هەیە یان کەم دەخوا یان خواردنی خراپە یانیش ئەوە تا جارێک بۆ دوو جار وەکو هەر منداڵێکی ئاسایی تووشی پیسایی وشک بوو پێ قەبز بووە بەڵام ناوپۆشی با بڵێن ناوپۆشی کۆم و ڕێخۆڵی بریندار بووە و قلیشانی توش بووە ئەوانش دەبێتە هۆی ئازار منداڵەکەوا دەکات ترسی هەبێ و حاڵەتێک دروست دەبێت ستۆل هۆڵدینگ بیهێڤەر کە منداڵەکە ناوێری پیسایەکە بکە هەوڵەدا پیسایەکەی بجێڕێتەوە بۆی تووشێ و ئازارە نەبێ ئەوەش خۆی دەپارێزێت لەو ئازارە ئەوەش دەبێتە هۆی بابەتی قەبزی و زۆر جار هەندێک حاڵەتشمان هەیە لەوانەیە دایک و باوکان زۆر جاریان هەر لە منداڵ ئەو گرنجی پێنەدراوە ئەویش هۆکاری سایکۆلۆژیە لە منداڵان بۆ نمونە زۆر جار منداڵ تووشی قەبزی دەبێتن کەوا منداڵێکی تازە بێتە ناو خێزانەکەی وەکو با بڵێن غیرەیەکی دەکات هەست دەکات دایک و باوکەکە ئیتیمان بۆ منداڵە تازە بدەن ئەو منداڵە تووشی حاڵەتێک دەبێتن جگە لەوەی ئازاری سکی توش دەبێت هەندێک حاڵەتی تریشمان هەیە تووشی دەبێت یەک لەوانە حاڵەتی قەبزی توش دەبێت یان دەبین ئەوانەی کێشەی خێزانیان هەیە ئەو منداڵە دوورە لە ئارامی یان لە سۆزی دایک و باوک یان ئەو منداڵانەی تەمەنی 5-6 ساڵن کە سەرەتا دەچنە با بڵێن باخچەی ساوایان و دەچنە قوتابخانە ترسیان لە قوتابخانە هەیە ترسیان لە دەرسەکان هەیە و زۆر جاریش منداڵ ئێستا بە تایبەتی لەو نەوەی تازە زۆر جار بەهۆی سەرقاڵبوونیان بە یاری ئەلکترۆنیەکان بڵێ زۆر جار لە ئەو حاڵەتە خۆی تاخیر دەکاتن ناچێتن لە کاتی خااتری ئەوەی یاریەکەی تەواوکات ناچێتن لە کاتی گونجا و پیسایەکەی بکات ئەو پیسایە زیاتر کۆ دەبێتەوە کاتێکی زیاتری بەسەر دەوێت ئەو لە ناوپۆش تایبەتی لە وەرزی هاوین دەکات و ئامێرانە دائیمە لەبەردەستی بەتاکیت اینجا و ئاو هەڵدەمەژرێ پیسایەکە زیاتر وشک دەبێتن ئەو کاتەی کە بۆی دەگونجیان دوای یاریەکە پیسایی دەکات تووشی ئازار و ناڕاحەتی دەبێتن طبعاً وەرزی هاوینیش لەوە بەدەر نییە کەم خواردنەوەی ئاو هۆکارێکی زۆر زۆر گەنجە کە منداڵ هەمیشە پێدای بڵێن پیسایەکەی وشک بێتن یان کە خواردنی تر دەخوا و ئاو ناخوا ئەو هاوسەنجەتێک دەچێتن لە نێوان خۆراک و ئاو لە ڕێخۆڵەی منداڵەکە ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی پیسایی ڕق وشک بە هەمان شێوە تووشی ئازار و ناڕەحەتی دەکات دەست خۆش بێ هەندێک جار دایکان و باوکان پرسیاریان لەو هەیەڵێ یان دێکە پرسیار دەکات دەڵێ دکتۆر من ئەو منداڵم کێشەی نەبوو هەتا دایپی پێوە بوو هەتا بەخۆی ینی لە جێوە پیسایەکی یەکرد پاش ئەوەی کە ویستمان ئیتر ئەم منداڵە خۆی پاک ڕابگرێ و بچێتە ئاو دەست و تۆالێت هەست دەکەین پیساییکردنی وەکو پێشوو نییە ینی قەبزترە ڕاهێنانی چوونەتەوالێت و فێربوونی منداڵ کە ئیتر ئاعتیماد لەسەر خۆی بکە بۆ دەرهاویشتن چ میسکردن بێت چ پیساییکردن بێ هیچ ڕەبتێکی هەیە بە ڕوودانی قەبزی بە تایبەتی لە سەرەتای ینی وەکو ئامۆژگاریەک بە مناڵانی کە دەست ئەوی ئەو زۆرەی کە باسمان کرد کە هیچ کێشەی نیە بۆ منداڵەکە لە دوو قۆناغ زۆر توش دەبن یەکەمیان دوای 4-6 مانج لە تەمەنیان کە دەست بە خواردن دەکەن سەرەتا تەنها شیرە بە تایبەتی ئەوانەی شیری دایکەنێ کێشەیان نییە کە دەست بە خواردنی ڕق دەکەن بەرەبەر ئەو منداڵانە زۆر جار ئەگەر خواردنەکە بە شێوەیەکی هاوسەنگ نەیاندرێ یان ئەو خواردنانێکەوە هەستەوەریان پێەیە یان خواردنیان کەم بێتن لە چاو ئەو تەمەنەی کە هەیەە یان پێداویستەکەی کە پڕ بکاتەوە ئەوانە تووشی قەبزی دەبن قۆناغی دوم ئەوەی باست کرد کە ئەو کاتەیە کە هەوڵدەن لە دایبی وازە دایبی بێن و منداڵەکە ینی احتیمال لەسەر خۆی بکە پیسایی بکاتن لە تەمەنی 3 ساڵ بەسەرەوە زۆر جار ئەو حاڵەتیان توش دەبێت ئەو حاڵەتەش لەبەر دوو هۆکاریەکیان ترس ئەوەی تر ینی حاڵەتێکی نامۆیە بە نسبەت منداڵەکەەوە کەوا پێشتر فێر نەبووە بچێتە شوێنێکی تر پیسایی بکات و یان هەوڵی بۆ بدات یان فشار بخاتە سەرچی بەڵام ئەو منداڵانە ئەگەر لە زووەوە ڕابهێنرێن بەڵام بە شێوەیەکی پچڕ لە سەرتاوە یەکسەر دایبەکەیان لێ جیا بکرێتەوە منداڵەکە وەک بڵێ تووشی نەوعی لە سەدما بێتن ناتوانێت پیسایەکەی بکە سەرەتا پێویستە مەسەرەن لەسەر شوێنی تایبەت دابدرێن ناو ئاوی گەرم دابدرێن مەسەرەن ڕۆژانە 4-5 6 لە ناو هەر ناو دایبەکە بیکەن بەڵام جارێک 2 جار
ڕاهێنان وەکو ڕاهێنان و زۆر جار تەشجیع بکرێن ئەنی هەوڵ بدرێن کەوا بڵێن ترسیان نیە تەنانەت ئەتوانرێت لە کاتی هەوڵدانیان بۆ پیساییکردن یاری وشتنیان ئەو ئەجوایی کە لە غرفە و لە ژووری تایبەتی خۆیان هەیە لەو شوێنە دای بنێن بۆی منداڵەکە شوێنەکەی لەلا نامۆ نەبێت و ترسی نەبێتن. باسی هەندێک حاڵەتت کرد کە لە ئەنجامی کێشەیەک لە یەکێک لە ئەندامەکانی لەشەوە ئەو قەبزیە دروست دەبێت. بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەم کەی پێویستە ئەو منداڵی قەبزی هەیە بێتە لای ئێوە بێتە لای پزیشکی تایبەتمەند کە بڵێ ینی دایک و باوکەکە بهێنن بڵێن ئەمە منداڵی ئێمە یان دەتوانم هەم دیسان شێوازی پرسیارەکە بگۆڕم هەتا چەند ڕۆژ ئاساییە ئەگەر منداڵەکەمان ئەو کێشەیە هەبێت. بەڵێ ئەگەر سەرەتا منداڵەکە لە سەرەتاوە هەر لە ڕۆژ لە دایک بوونەوە کێشەی پیسایی هەبوو نەیتوانانی پیسایی بکە ئەوە حاڵەتێکی باڵێن خێرایە کتوپڕە احتیمالە جیرانی ڕێخۆڵی لەگەدابێ و حاڵتانەمان هەیە لە منداڵی تازە دایک بوو ئەوە دەبێت بە پەلە بگەێنرێن. بەڵام لە تەمەنەکانی تر ئەگەر منداڵەکە هەستیان کرد مەسەڵەن لە 3 ڕۆژ بۆ هەفتەیەک زیاتر هەمان حاڵەتی هەیە حاڵەتەکەی زیاد دەکات ئازارەکەی زیاد دەبێت منداڵەکە ناتوانێت ئەترسێ ئەگریە پێشوێ بچێ پیسایی بکە یان بینیان خوێنی لەگەڵا یان بینیان ئەو حاڵتە زجی ڕق بووە یان تای لەگەڵا یان زۆر جارە بێتە هۆی ڕشانەوە و نەمانی ئارەزوی خواردن کە گەیشتەوە حاڵتە بە تایبەتی لە دوای هەفتەیەک ئەو ڕوودەچکە پێش هەفتەیەک ئەمە حاڵەتی کتوپڕە زۆربیان بە لە ڕێی خواردنەوە یان لە ڕێی ڕێنمایەکی بەسیتەوە ینی حەل دەبێت. بەڵام ئەگەر لە هەفتەیەک یان 10 ڕۆژ زیاتری خایاند و بەرەبەر ئەو نیشانەی زیادی کرد دەبێت لەلایەن پزیشکەوە ببیندرێتن. هەرچەندە ئەو حاڵەتانە لەوانەیە حاڵەتی ترسناک نەبن وەکۆی باسمان کە 95% کۆمەڵێک فاکتەرە ئەگە و فاکتەرانە لابین کێشەیان نابێ یان دڵنیایی بدەینە خێزانەکە کە تەنها و حاڵەتان هەیە. بەڵام هەندێک حاڵەتمان هەیە حاڵەتی مەترسیدارن یان ئەو حاڵەتانان کەوا لەوانەیە پێویست بە نەشتەرگەری بکات یان پێویستە بەوەی بکات پزیشکی نەشتەرگەری منداڵان ببینێتن ئەوانش بە تایبەتی حاڵەتی ئیفلیجی قۆڵۆنمان هەیە کە منداڵەکە لە سەرەتاوە کێشەی نەبوونی پیسایی هەیە ئەو پیسای ڕەشەی سەرەتا دەیکات لە کات لە دایکبوون بۆ 48 ساعت تاخیر دەبێت نایکات خۆی مەفرۆزە لە 24 ساعت بۆ 48 ساعت بیکاتن دوای ئەوە تاخیر دەبێتن نایکاتن زجی داوسێ ڕشانەوەکەی زەرد دەبێتن یان سەوز دەبێتن وەکو ڕشانەوەی ئاسایی پێشتر نابێتن لەو حاڵەتانە پێویستە پزیشکی سپۆر نەشتەرگەری ببینێت یان هەندێک حاڵەت هەیە ئەگەر مەسەن زەبرێکی دەرەکی بڕبڕی پشت کەوت بێتن حادیسەیەک شتێک کرابێ یان چیسی زیگماچی لە پشت هەبێتن ئەو حاڵەتانە یان هەندێک منداڵ هەیە کێشەی بیرکۆڵیان هەیە یان کێشەی با بڵێن هەندێک زەبریان بەر سەری کەوتووە و کێشەی مێشتیان هەیە ئەوانە هەمووی دەگەڕێتەوە بابەتی ئەندامی یانی لەو 5 سەدایەکەیە ئەوانە پێویستە نزیکەوە ببیندرێن و پشکنین و باڵێن هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. زۆر باشە لەسەر قەبزی ئەو حاڵەتەی کە ینی بڵێن ئەو حاڵەتانی کە 90 لە بۆ 95 بەڵێ ینی چارەسەرە سەرەتاییەکان چین دکتۆر کارزان مثلەن ئێمە وڵاتێکین لە کۆمەلگای ئێمەیە لە زۆر جار لە زۆربەی زۆری نەخۆشیەکان پەنا بۆ چەند چارەسەرێک دەبرێت کە بە کوردەواری یان لە ناو ماڵەکەیە حازرە یانە ئەگەر ئێستا ئێمە لە تۆ پرسیین بۆ چارەسەری قەبزیەک منداڵێک کە دووسێ ڕۆژە وەکو پێویست پیسایەکەی ناکە هیچ شتێک هەیە لە ماڵەوە بیدرێت هێتە چاک بێتەوە یان هەر پێویستی بە چارەسەری پزیشکیە. بڵێ خۆی لە سەرەتا ئەو حاڵەتانەی کە باسمان کرد کێشەی گەورەیان نییە بەلابردنی ئەو فاکتەرانی کە دروستی دەکا زۆربیان چاک دەبنەوە بەبێ چارەسەری بۆ نمونە ئەوەی پەیوەندی بە باری سایکۆلۆژیەوە هەیە ئەو حاڵەتانە نەمینێتن ئەگەر بەڵێ دڵنەوەی بکرێت گرنگترین شت مەسەن خەوی تەندروستە ئەو منداڵانە لە کاتژمێر 9 بۆ 10 شەو تەواو خەوتە بن بۆ ئەی گەشەیان تەواو بێتن گەشتکە گەشە تەندروست بوو کە منداڵەکە لە بارێکی فسیۆلۆژی تەواو بوو حتمما ڕیخۆڵۆژ لە بارێکی ئاسایی دەبێتن ئاو خواردن بە تایبەتی لە وەرزەی هاوین چەند ئاو زیاتر بخۆنەوە کێشەی قەبزیان کەمتر دەبێتن دێنە سەر خۆراک ئەو منداڵانە پێویستە دوور بخرێنەوە لەو خۆراکانێکەوە قەبزی دروست دەکەن بە تایبەتی ئەو خواردنانەی معلە بە و لە دەرەوە هەیە ئەگەر ئەو خواردنانیان دوور خستەوە خواردنی گەورەیان بەڵێ شەربەت و پسکیتە مەسەلەن ئەو نستەلەیە با بڵێن خواردنەوە گازیەکانە ئەو خواردنی ئیندۆمیە کە ئێستا زۆر بەر بڵاو و زۆر خراپە ئەگەر واز لەو خواردنانە بێنێ جگە لەوەش کە خواردنی ماڵەوەی خوارد دەوێت بە شێوەیەکی وابێتن مەسەلەن هەموو ژەمەکانی دیار بێ مەسەلەن ئێستا زۆربەی منداڵ بەیانیان نان ناخۆن ژەمی بەیانیان دەکەوێتە ساعت 12 و 1 و 2 ئەوە وا دەکات ڕێخۆڵە بە شێوەیەکی
تەواو بە شێوەیەکی نۆرمال کار بۆ نەکات. یاعازەکە بێکەوە ئێوە نییە بەڵێ، خواردن و یاعازەکە لە دەرهێشت. بینی هەر سێکێتی باڵێن لە دەماغەوە لە مێشکەوە دەست پێ دەکات. اینجا یاعاز بۆ بڕبڕی پشت دێتن، اینجا بۆ ڕێخۆڵە. ئەگەر تو ئەو حاڵەتە فسیۆلۆژیە تێکدا ئەوانش کاتێن هەیە لە ڕێخۆڵە مەسەڵەن کە پیسایی دێت 6 بۆ 7 ساعت دەمێنێتەوە ناو ڕێخۆڵە هەڵدەمژرێ اینجا دێتەوە ڕێکە اینجا کاتی پێویست دەردەدرێت. تو ئەگەر ئەو حاڵەتە تێکدا ئەو حاڵەتە چ بە خواردن بوو چ بە تاخیرکردنی پیسایی بوو حتمما ئەو فەس لە جێی ڕێخۆڵە تێکەچێ تووشی کێشە ئەبێن. جگە لەوەش ئەو منداڵانە یعنی بە تایبەتی منداڵی سەرەتا لەدایک بووە هەوڵ بدرێت هەتا بکرێتن لە شیری قوت و دوور بخرێتەوە، چونکە ئەوانەی شیری دایک دەخۆن زۆر بەدەگمان تووشی حاڵەتی قەبزی دەبێت. لەوانەیە پێچەوانەکان هەبێت زۆر جار لەوانە دایکەکە گلەی بکە بڵێ پیسایی مناڵەکەم زۆر مەیلە و شلە یان زۆر زۆربیان وە هەتاڵێن لەوانەیە مەسەن سکچوونی هەبێتن. خۆی وایە ئەو منداڵانەی کە شیری دایخۆن پیسایەکەیان زۆر زۆر نەرمە زۆر بە ئاسانی دەردەچێتن ئەوانە شیری قوتی دەخۆن حتمما. باشە ئەو هۆکارەکان دەست خۆش بێ هۆکارەکان با بڵین لادرا لە نێوانیشیاندا مەسەلەن کاتەکانی ژەمەکان دیاری کرا و وای لێ هات ئەو منداڵە کە ژەمێک دەخوا و ئیتر دوای ڕێخۆڵەکانی دەست بە ئیشەکە و ئیشەکەی تەواو بێت. بەڵام هۆکارەکان لە درراوە 3-4 ڕۆژە ئێشتا ئەو منداڵە یان ئەم حاڵەتە دووبارە دەبێتەوە. ئەم هەفتەیە بیدایەتی هەفتەکە بواە نهایەتی هەفتە چاک دەبێت بەڵام ئەمە چەند هەفتەیەک دووبارە دەبێتەوە. ئەمانە هیچ نیشانەیەکن بۆ ئەوەی کە پێویستیان بە چارە سەر بێت. بەڵێ ئەگەر لە هەفتەیەک تا 10 ڕۆژ زیاتری خایاندە ئەو هۆکاران لادا و هەر بەردەوام بوو ئەوە مانای دوو شتەگەێنێ یان ئەوە تا حاڵەتەکەی گەیشتۆتە با بڵێن قۆناغێکی وە کە زۆر بۆتە حاڵەتی قەبزی درێژخایەن حتمما ئەوە بە لادانی تەنها فاکتەرەکان چارەسەر ناکرێت. تو ئێستا با بڵێن ئەنجامت هەیە ئەنجامەکەی ئەوەیە ئەو منداڵە تووشی قەبزی بووە تووشی برینداربوونی ڕێخۆڵە و ناوپۆشی کۆم بووە. جگە لەوەش کە ماوەیەکی زۆر منداڵەکە قەبز بێ ڕێخۆڵەکانی داوسێ ناتوانێت وەکو پێشتر کردداری کریژبوون ئەنجام بدات و پیسایەکە ئەو توانایی نییە پیسایەکە فڕداتە دەرەوە. بۆیە ئەوانە دەگەنە قۆناغی درێژخایەن حتمما ئەوانە پێویستیان بە چارەسەر و پشکننی زیاتر دەبێتن تەنها بە لابردنی فاکتەرەکان چارەسەر نابن. زۆر جار گوێمان لێ بووە دایکان و باوکان بەکارهێنانی ئاوی شلەتێن و سابوونی ڕقی و جۆرێک لە ئەوەی کە لە زمانی پزیشکا پێوتری ئەنێما یان حقنەکە لەنا ئەوەیە بۆ منداڵەکانیان ئەنجام دەدەن بۆ قەبزیەکەی. ئەمە چارەسەرە ئەمە خراپ نییە یان هەندێک لە خۆیانەوە مەسەلەن جۆرێک لە تەحامیل و ئەو شافانە بەکارێنن بۆ چاکبوونی مناڵەکەیان. بەڵێ خۆی وەکو سەرەتا ئەگەر قەبزەکەی سەرەتا بێتن ئەوە با بڵێن لە ماوەی ئەو هەفتەی یەکەم بێتن ئەتوان ئەو حاڵتانە بەکاربێنن مەسەن ناو ئاوی گەرمدایانێن مەسەلەن ئەو هەوڵ مەسەن ئەگە ئازار و شتی وای هەبوو ئەتوانن تەنانەت ئەو هەندێک مەرهەم و کرێم هەیە کەەوە ئازار شتێنە لە دەوروی کۆمی منداڵەکە دەدرێتن تەنانەت هەندێک جارێژەکە حاڵەتەکە سەرەتا بوو ئەتوانن ئەو تەحامیلانەی کە سەلامەتن توان پێشتر یان وشیاریان هەبێ یان پرس بە پزیشک بکەن مەسەن تەحامیلمان هەیە باڵێن ئەو شافانەیە کە بەکاردێتن چەوریە کێشەی نییە تەنها بۆ دەردانیتێ. بەڵام بەکارهێنانی ئەو حقتە و ئەو ئینیمایە لە زۆربەی حاڵەتەکان سوودی هەیە بەڵام هەندێک جار هەیە ئەو منداڵە لەوانەیە جیرانی ڕێخۆڵە هەبێ یان پیسایەکەی بە شێوازێکی زۆر کۆب بێتەوە کە تۆ ئەو حقنەیە بەکاردێنیتن ئەو ڕێخۆڵێ دەست بە کرێژبوون دەکات و پێشیشی گیراوە بە کوتلێک لە با بڵین لە گرێک لە پیسایی زیاتر ئازاری دەدات و زیاتر کێشەی بۆ دروست دەکات بۆیە لە هەموو حاڵەتێک پرس بکرێ باشترە. زۆر باشە کەواتە ئەوەی کە من ینی لێرە هەستم پێکرد کاریگەریە خراپەکانی شیری قوتوش خۆی لە خۆیدا هۆکارێکی گرنگ بۆ ڕوودانی قەبزی. بەڵام ئێمە زۆر جار گوێمان لێ دەبێت دەڵێ ئەمە منداڵەکەمان تووشی قەبزی بۆ مەجبورین شیرەکەی بۆ بگۆڕین. ئەمە لە ڕووی زانستیەوە چی دەگەین؟ ئەگەر ئەو منداڵانە قرار درابوو مەسەن شیری دایکی نەدرێتێ بە هەر هۆکارێک بێت دایکە ناتوانێت شیری بداتێ یان زۆرێک لە نەخۆشی و کێشەی تەندروستی هەیە نەتوانێت ئەو منداڵە بتوانێت شیری تاو بداتە منداڵەکە یان منداڵەکەی پێتێر بکات ئەگەر لەو حاڵەتە مەجبور و پەنا باتە بەرقوتی شیری قوتو ئێستا زۆری زۆرە زۆربەی شێوازەکانیش یعنی بازرگانی پێوە دەکرێت لەوانەیە مەسەن هەموو زۆرێکی باش نەبێت ئەگەر بە ڕێنمایی پزیشک بدرێت باشترە چونکە بۆ خۆی تەنانەت ئەگەر شیری قوتو چەند باشش بێ قەت ینی بەو ڕێژەیە نزیگنی لە شیری دایک کێشەی خۆی هەدروستەکە بەڵام تاوان دەبێت ئەگەمە ئاگدار بین ئایا ئەو منداڵە حاڵەتەکەی چۆنە ئەو شیری قوتووە ئەو پێکاتانەی لەگەڵ ئەو حاڵەتی ئەو منداڵە ئەگونجەیان نا زۆر جار شیری قوتی کە ئەیگۆڕین
یعنی کێشەکە چارەسەر دەکات بەڵام زۆر جارێژ نەخێریان ئەگەرها بە هەڕەمەچی بەکاربێتن لەوانەیە کێشەکە زیاد بکات. باس لە هەندێک شتی تریش دەکرێت بۆ نمونە دەڵێ وڵاهی منداڵەکەم بۆیە قەبز بوو دوێنێ دوو مۆزی خوارد بەڵێ یان لێەوە یەکێک دەنگی لێبەر دەکاتەوە ئەڵێ دە پارچەیەک گندۆرەیان کاڵێکی بدێ بە خۆڵی بێتە دەرەوە ئەنی ئەو نەوە خواردنانە بە تایبەتی ئەمە لەبەرەوەی لە وەرزی هاوین داین هەمیشە لە ماڵەکان ئەو جۆرە خواردەمەنیانە هەیە هەیە ئەوەیە بەعزێ دایک و باوکێ لە منداڵەکەم ئەوانە هەر ناخوا هەندێکی تری شێڵێ زیاد لە حەدی پێویست دەخوا ئەو خواردنانە سەلمێنراوە کە مۆزە بێتە هۆی قەبزی کاڵەکە بێتە هۆی ڕەوانی بەڵێ خۆی پێشتر کۆمەڵێک ئەو خۆراکانێکەوە پیساییان بەرە وشک بوون دەبرد وا ڕێنمایی دەکرا کە نەیدرێتێ بەڵام ئێستا زانستی تازە دەڵێ گرنگترین یاسا ئەوەیە خواردنەکە هەمە چەشم بێت یعنی دایڤرستی ئۆف فود یعنی منداڵەکە لە هەموو شتێک وەرگێ تەنانەت ئەگەر خواردنێک باشیش بێتن ئەگەر تەنها بۆ خواردنێگرت لەوانەیە خواردنێک بخوا ڕیشاڵی زۆر تێدا بێت ئەو خواردنی ڕیشاڵە بۆ ئەگە سێ و بە توێکڵەوە بخورێ ڕیشاڵی زۆر تێدایە ئەو خواردنە لەوانەیە سوودی بێت بەڵام ئەگەر ماوەیەک لەسەرەوە بەردەوام بوو لەوانەیە بەس سوود لە شەکرەکە ببینێتن خۆراکانی تر وەکو پرۆتینات سەوری ئەوانە لەشی کەم بێتەوە هەمان حاڵەت دروست دەبێتەوە بۆیە باشترین شتەوەیە هەموو جۆرە خواردنێک بخوات هیچ خواردنێک بە تایبەتی بە زۆری نەخوات تاوان هەندێک خواردنیش وەکو باس کرد مۆزە با بڵێن هەنارە یان ئەوانەی کە سێ و بەبێ توێکڵەوە دەخۆن و زایدن ئەو خواردنانەی کەوا سوور دەکرێنەوە زیاتر بەڕۆن سوور دەکرێنەوە ئەوانە زیاتر خراپن یان سەمون و نانی وشک ئەوانە هەمیان زیاتر قەبزی دروست دەکەن یان هەوڵ یان کێشەکە زیاد دەکەن بەڵام ئەوانە بەتەنیا کێشە نین دەبێت منداڵەکە هەموو جۆرە خواردنێک بخواتن ئەگەر جارجارش ئەو خواردنانەی خوارد ئاساییە نەشتەرگەری گەرنتیە بۆ هەندێک حاڵەت کە ئەو قەبزیە چارەسەر بکە ینی کە لە پێشتر باس کرد بڵێ ئەمە نەشتەرگەری بۆ چەند حاڵەتێک ئەنجامی دەدەن ئەو حاڵەتەی کە ئێستا باوە لە ناو منداڵان لەو بەشەی دووەم کە 5 بۆ 10%دایە ئیفلیزی قۆڵۆنە ئیفلیزی قۆڵۆن بەشێک لە ڕێخۆڵی خانەدەماری تێدانە کار ناکات ئەو بەشەی واتە بەشەکانی تر کە پاڵ بە پیسایەوە دەنێن ئەو بەشەی کار ناکات و ناتوانێت پیسایەکە فرەدە لەو حاڵەتە دوای ئەوەی تەشخیص کراوە بە تەواوی کە ئەوە ئیفلیزی قۆڵۆن هەیە جگە لە نەشتەرگەری هیچ چارەسەرێکی تری نییە دەبێت ئەو بەشە لا بردرێ بە نەشتەرگەرێکی گەورە وەکو ئاماژەت پێکرد زوو ئەو منداڵە پیسایە سەرەتاییەکە نایەتە دەرەوە سکی لەگەڵی ئەستورە بێ بەڵێ ڕەشانەوەکەی لە زەرد یان سەوز دەبێتن ئەمانش دائیمان لە سەرەتاوە بە دەردەکەن لە سەرەتاوە بە دیار دەکەوێت ینی حاڵەتەکە هەندێکمان هەیە لە 5 لە 6 ساڵ ئەوانەی مەسەن درێژخایەنە یان نەزانراوە یان بەشێکی کەمی ڕێخۆڵی لە کارکەوتووە هێشتا باڵێن نیشانەکانی دیار نییە ئەو حاڵەتە ئیفلیزی قۆڵۆن جگە لە نەشتەرگەری هیچ چارەسەرێکی تری نییە بەڵام هەندێک حاڵەتمان هەیە پێویستی بە نەشتەرگەری هەیە بەڵام بۆ هەموو نەخۆشێکنە بۆ ئەو حاڵەتانەی یەکەم باسمان کرد ئەگەر منداڵەکە زوو چارەسەرکرا ئەو قەبزیە چاکە بێتەوە بەڵام ئەگەر ماوەیەکی زۆر درێژی خایند هەمانە 7 ساڵ 8 ساڵ 10 ساڵ ئەو حاڵەتە هەیە تەنها چارەسەری سەرەتایی بەکاردێ کە ڕێخۆڵە گەیشتە قۆناغێک زۆر ئاوسا ئیتر وەکو ئەو عادی لە کار بکەوێ وەکو حاڵەتی ئیفلیزەکە لێ دێ ئەوانش بە هەمان شێوە زۆر جار وا پێویست دەکا ئەو بەشەی لە کار کەوتەوە یان سستە کە ناو خەڵک زۆر جار پێی دەڵێن تەمبەڵی قۆڵۆن ئەو حاڵەتەش هەم پێویستی بە نەشتەرگەری هەیە دەبێت لا بردە بەڵام زۆربەی حاڵەتەکانی تر پێویستی بە نەشتەرگەری نییە بەڵێ بێگومان ئێمە دەمانویست زانیاری زیاتر لەسەر نەشتەرگەری ئەوانم بکەین بەڵام لەبەرەوەی بابەتەکە هەم لە ڕووی زانستیەوە هەم بۆ دایکان و باوکانیش بابەتێکی زۆر گرنگ بوو ئێمە هەوڵ دەدەین لە دەرفەتێکی تراو لە بەرنمەیەکی دیکە پێکەوە باس لە خودی نەشتەرگەری لەم تەمەنە لە منداڵان بکەین بزانین گرنگترین هۆکارەکان چیە کەوا بکە منداڵمان نەشتەرگەری بکرێ وەکوتیشم چۆن بتوانین جیاوازی بکەین لە نێوان کەسێکی ئاسایی کەسێکی پێگەیشت و لەگەڵ منداڵێکە ئەو شتە پێویستانە چێکە لە بیدایەتەوە بێ لەگەڵ دکتۆر کارزان بەڵێن دەدەین کە لە دەرفەتێکی نزیکدا ئەو بابەتانش باسکەین بەڵام لە بەرنمەیەکی ترە زۆر سپاس بۆ زانیارەکانی دکتۆر کارزان کازم پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵان بێگومان ئەوەی کە لە قسەکانی دکتۆر کارزان لێمان وەرگرت خەو خواردن و هەروەها کەش و ئارامی ناو خێزان و کارێکی زۆر گرنگن بۆ تەندروستی منداڵ بە تایبەتی بۆ بابەتەکەی ئەم ڕۆژمان کە قەبزی بوو هیوادارم خۆتان و مناڵەکانتان هەمیشە ساغ و سەلامت بن دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیە خواتان